نیوەڕۆتان باش. سەرکردەیەکی پارتی یەکێتی دیموکراسی کوردی سووریا پێدا جەختی کرد حەزبەکەیان پرۆژەیەکی خستۆتە ڕوو کاتیدا داوای پێکێنانی فەرماندەیەکی هاوبەش بە بەشداری سەرجەم هێزە کوردەکان دەکات. ئەوەش بە مەبەستی بەڕێوەبردننی کاروباری ناوچە کوردی ئازادکراوەکان لە ژێردەستی ڕژەمی بەشار ئەسەد. سەرکردەکە بە ڕۆژنامەی شەرق لەوسەتی ڕاگەیاند حەزبی یەکێتی دیموکراسی توانیوێتی ئەنجومەنێکی ئابووری پێک بێنێت بۆ بەڕێوەبردننی ئیدارەی داهاتە سروشتیەکان لەو ناوچانە و سەر لە نوێ دابەشکردنەوەی بە شێوەیەکی یەکسان بەسەر هاوڵاتیانی ئەو ناوچانەدا. سەرچاوەیەک لە وەزارەتی ناوخۆی عێراق ئاشکرای کرد شەوی ڕابردوو ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراو لە گەڕەکی جامعە لە بەغدا تەقیەوە لە ئەنجامدا 26 کەس بوونە قوربانی. سەرچاوەکە بە مەدا پرێسی ڕاگەیاند ئۆتۆمبیلەکە لە تەنیش مزگەوتی مەلاحوێش لە خۆرئاوای شاری بەغدا تەقیوەتەوە کە بەهۆیەوە 5 کەس کوژراون و 21 تریش بریندار بوون. وتیشی برینی هەندێک لە بریندارەکان سەختن و ئەگەری زیادبوونی ژمارەی کوژراوەکان لە ئارەدایە. هێزەکانی سوپای بەشار ئەسەد پرۆسە سەربازەکانیان لە باشووری دیمەشقی پایتەخت و ڕیفی دیمەشق چۆر کردوتەوە و شەڕ و پێکدادانیش لە حەمس و چەند گەڕەکێکی کۆنی شاری حەلەب درێژەی هەیە. ڕەنگەی سووریا بۆ مەفەکانی مرۆڤ ڕایگەیان لە دوێنێەوە گەڕەکەکانی قابوون و بەرزە و قەدەم لە دیمەشقی پایتەخت ڕوبەڕووی بۆمبارانی چڕ دەبنەوە لە چەند قۆڵێکی شەوە پێکدادان لە نیوان سوپا و چەکدارانی ئۆپۆزیسیۆن لەو شارە و ڕیفی دیمەشقدا بەردەوامە. مانگرتن و خۆپشاندانەکانی ئیخوان المسلمین و لە ئەنگرانی مورسی پێینایە ڕۆژی حەفدەهەمەوە و لە ئەنگرانی محەممەد مورسیش ئەو نەخشەڕێگایی سوپا دایناوە بە کودەتایەکی سەربازی بۆ سەر ئیرادەی گەل لە قەڵەمیاندا. دوێنێ ژمارەیەکی زۆر هاوڵاتی لە ئەنگرانی مورسی ڕێپەیوانێکی بەرفراوانیان لە شەقامی سەلاح سالم لە گەڕەکی مەسر الجەدیدە لە خۆرهەڵاتی شاری قاهرە ڕێ خستوتەیدا خۆپشاندەران داوای گەڕاندنەوەی مورسیان کرد بۆ سەر دەسەڵات. هەروەها نەڕزایی توندیان بۆ ئەو کودەتایە پیشاندا کە لەلایەن سوپاوە دژ بە شەرعیەت و یەکەم سەرۆکی مەدەنی هەڵبژێردراو لە میسر ئەنجامدرا. وەزارەتی نەوتی عێراق ڕەتی کردەوە لەگەڵ کۆمپانیای BP بریتانی گەیشتی بێتە ڕێکەوتن بۆ گەشەپێدانی کێڵگە نەوتیەکانی شاری کەرکووک و ڕایگەیان تا ئێستاش لە گفتوگۆدایە دەربارەی گەشەپێدانی ئەو کێڵگانە لەگەڵ کۆمپانیا بیانیەکاندا. عەبدولمەهدی عومەیدی بەڕێوەبەری مۆڵەت و گرێبەستەکانی وەزارەتی نەوت ڕایگەیان تا ئێستا نەگەیشتۆتە هیچ ڕێکەوتنێکی کۆتایی لەگەڵ کۆمپانیای BP بریتانی سەبارەت بە گەشەپێدانی کێڵگە نەوتیەکانی شاری کەرکووک و تا ئێستاش سەرقاڵی وتوێژە لەگەڵ کۆمپانیاکەدا لەو بارەیەوە. لژنەی کشتوکاڵ و ئەودێری و زۆنگاوەکان لە پەرلەمانی عێراق هۆشداریدا لە مەترسی بنیاتنانی بەنداوی جەزیرە لەلایەن حکوومەتی تورکیاوە کە بەهۆی پرۆژەکانی ئەودێریەوە لە سەدا 40 ئاوی ڕووباری دژلە بەکار دەبات. هادی یاسری ئەندامی لژنەی کشتوکاڵ و ئەودێری ڕاگەیاند تورکیا بەنیازە بنیاتنانی بەنداوێکی ئەودێری نوێیە بە ناوی جەزیرە کە بەهۆیەوە لە سەدا 40 ئاراستەی ئاوی ڕووباری دژلە دەگۆڕێت بۆ ئەو بەنداوە و کە تەنها 38 بۆ 40 کیلۆمەتر لە سنووری عێراق و تورکیاوە دوورە. هەمیشە لە خۆشیدا بن.